دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا سەبارەت بە چارەنووسی بەرزایەکانی جۆلان کە بەشێکە لە خاکی سووریا و لە جەنگی عەرەب ئیسرائیلدا لە ساڵی 1967ەوە لەلایەن ئیسرائیلەوە کۆنتڕۆڵ کراوە، ئاماژەی بەوە کردووە دوای تێپەڕبوونی 52 ساڵ کاتی ئەوە هاتووە ئەمریکا سەروەری تەواوی ئیسرائیل بەسەر ئەو ناوچەیەوە بناسێنێت کە بایەخێکی استراتیجی و ئەمنی بۆ ئەمریکا و سەقامگیری ناوچەکەش هەیە. بەرزایەکانی جۆلان سەرچاوەیەکی گەورەی ئاوی شیرینە و لە ناو ئیسرائیلدا بەسەر ناوچەی جەلیل و دەریاچەی تەبەریەدا دەڕوانێت و لە ناو سووریاش بەسەر ڕێگەی سەرەکی دیمەشقی پایتەختدا دەڕوانێت. ئیسرائیل لە 9 حوزەیرانی ساڵی 1967 ئەو ناوچەی داگیر کردو لە جەنگی تشریندا لە ساڵی 1973دا بەشێکی تری لەو ناوچەیە کۆنتڕۆڵ کرد، بەڵام ساڵی 1974 ئەو بەشەی ڕادەستی سووریا کردەوە. بە جۆری ڕێکەوتنێک کە بە ڕێکەوتنی دوورکەوتنەوە لە ڕوبەڕووبوونەوەی سەربازی ناسراوە، ساڵی 1974 ناوچەیەکی لە چەکدامەنراو لە نێوان هەردوو لا هاتەکایەوە و لەو دەمەوە ئەو ناوچەیە لەلایەن هێزێکی ئاشتیپارێزی نەتەوە یەکگرتوەکان چاودێری دەکرێت. ساڵی 1970 ئیسرائیل بەڕەسمی بەرزایەکانی جۆلانی لکاند بە خاکی ئیسرائیلەوە کە هاوسنوورە لەگەڵ هەر یەک لە لوبنان و ئوردن، بەڵام کۆمەڵی نێودەوڵەتی ئەو هەنگاوی ئیسرائیلی بەڕەسمی نەناسان. لە هەردوو جەنجی نێوان عەرەب ئیسرائیل لە ساڵانی 1967 و 1973 نزیکەی 150,000 کەس لە دانیشتوانی بەرزایەکانی جۆلان زێدی خۆیان بەجێهێشت و تەنها 18,000 کەس لە دانیشتوانەکەی لە شوێنەکانی خۆیان ماونەتەوە، زۆر بەشیان وەرگرتنی ڕەگەزنامەی ئیسرائیلیان ڕەت کردوێتەوە. لە دوای ساڵی 1967 شەوە تا ئێستا 20,000 هاوڵاتی ئیسرائیلی تێدا نیشتەجێکراوە کە بەسەر 33 شوێنی نیشتەجێبووندا دابەشبوون و زۆربەیان لە کێڵگەکانی ئەو ناوچەیەدا کار دەکەن. ناوچەکە زەویزارێکی بەپیتی هەیە و لە سەدا 21 بەرهەمی ترەی ئیسرائیل لەو ناوچەیەوە دێت و لە سەدا 50 ئاوی کانزایی و لە سەدا 40 پێداویستی ئیسرائیل لە گۆشتی سووریش هەر سەرچاوەکەی بەرزایەکانی جۆلانە. بایەخی بەرزایەکانی جۆلان بۆ هەر یەک لە ئیسرائیل و سووریا تا دێت زیاتر دەبێت. سەبارەت بە سووریا، ڕووباری بانیاس کە سەرچاوەکەی ڕووباری ئوردونە بەو ناوچەیەدا تێپەڕ دەبێت و ڕووباری حەزبانیش کە لە ناو خاکی لوبنان هەڵدەقڵێت بە بەرزایەکانی جۆلاندا تێپەڕ دەبێت بەر لەوەی بڕژێتە ناو ڕووباری ئوردونەوە. پرسی ئاو یەکێک بووە لە هۆکارە سەرچەکانی ناکۆچەکانی نێوان سووریا و ئیسرائیل کە سەرنجام جەنگی حوزەیرانی ساڵی 1967 لێکەوتەوە. لەو کاتەدا دیمەشق تەل ئەبیبی تۆمەتبار کرد بە گۆڕینی ڕێچکەی ڕووباری ئوردون لە بەرژەوەندی خۆی.